لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدان ئامادەکاری دەکەن و ئەو خۆراک و شمەکانەی پێویستن دەیکڕن. بەڵام وڵاتیان نیگەرانە نرخی بەشێکی زۆری خۆراک و کاڵاکان بەرز بۆتەوە. داواکارن بازرگانەکان ڕەچاوی دۆخی دارایی وڵاتیان بکەن و لە مانگی ڕەمەزانی پیرۆز نرخەکان جێگیر بن. ئیتر لە مانگەشا ئینسان چاوی لە فەقیر و فوقەرا بێ کارێک نەکە هەڵبخۆزێت و بۆ خۆی لە مانگە شت گرانکە و چاوچنۆکی و تەما هەیە بۆ ماڵی دنیا. ماڵی دنیا هەرجێ یەڵی ئەوی کە بمێنەوە سەدەقەی جاری و خێرە بۆ ئەو دنیا باشترە. شت گران نەخی باشتر هەتا پێم بکرێت منی سەوە گوتی خۆم حتا پێم کرا کاری خەڵکەکەم ئەنی کەمێکی تایە بۆ من کەمێکیش بۆ خەڵک خوانەی بڕێ. وڵی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە سعر هەر وەکو پێش ڕەمەزان بێ، یعنی تۆ ڕەمەزان مانگێکی پیرۆزە، یعنی معقول نییە تۆ لە ڕەمەزانە کۆمەڵێ قۆڕێکخاری هەیە بیکەیت وەکو ناتوانانی یعنی سعری شتەکانی دابەزەنی سعر بەرز مەکەرەوە. وڵی داواکاریمان لە ژنەیەکی تایبەت بکەوێتە بازاڕەوە بگەڕە بەسەر هەموو دوکاندارەکان و نرخەکان سابت و جێگیرکارە بەرەو بەرز نسب نەکە نرخەکان بۆی خەڵکی هەژار و فەقیر زەرر نەکە نرخەکان سابت بن. وڵی خەڵک دەستی کورتە، خەڵک بێ پارەیە کە معاش درەنگە درێ ئیتر خەڵک فەقیرە خەڵک نیەتی ئەگەر خەڵک فرۆشیارەکان توجارەکان دوکاندارەکان ئەگەر خاتری خەڵک بکرن و بە زیان نەسێن لە خەڵک شتێکی باشەوەڵە. سەرۆکی لیژنا و بەشەکانی قایمقامێتی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات لە مانگی ڕەمەزاندا لیژنەکانیان بە بازاڕەکاندا دەگەڕێن و کۆنتترۆڵی بازار دەکەن. هەر کەس سەرپێچی بکات لە گرانکردنی شمەک و خۆراکدا سزا دەدرێت. سەرەتا ڕێنمایان پێین و ئاگاداریانەکەینەوە بەڵام بۆ دووەم جار باڵە ئیجراتیان لەگەڵاکەین. یەکێک لەو خاڵانە کە لەناو کۆمنیۆکە باس ئەکرێت دیاریکردنی نرخە و چاودێری بازارە لە ڕووی نرخەوە و دووهەم ئاگادارکردنی فرۆشیارانە بە پابندبوون بە ڕێکارە خۆپارێزەکان خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. مانگی ڕەمەزانی ئەم ساڵ لە کاتێکدا هەرێمی کوردستان بە دۆخێکی دارایی و ئابووری قورسدا تێپەڕ دەبێت و موچەخۆران بە لێبڕینەوە موچەکانیان پێدەدرێت. هاوکات بەرزبوونەوەی نرخی بەشێک لە کاڵا و شمەک و مادە خۆراکیەکان ئەوەندەی دیکە ئەرکی سەرشانی وڵاتیانی قورس کردووە و داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چاودێری و سانسۆری زیاتر بخەنە سەر بازاڕەکان بە مەبەستی ڕێگری لە قۆڕەخکاری و گران فرۆشی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.